سەبارەت بە پرسی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان و هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان میوانداری بەڕێز دکتۆر دارا جەمیلمان کردو کە ڕاوێژکاری ئابووری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە سۆدیۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت. دکتۆر بەخێر هاتیوم، کاتت باش. زۆر سپاس، کاتی ئێوەش باش. زۆر سپاس. دکتۆر، ئاماژەکان مەترسیدارن لەسەر ئاسایشی خۆراک. جابا من لە هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەم، دواتر بچینە جیهان. هەرێمی کوردستان لەکوێ مەترسیانەیە، لەکوێ هاوکێشەیەدایە؟ سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. ڕاستکردنەوەیکی بچووکیش من ڕاوێژکاری ئابووری نیم، من ڕاوێژکاری کواڵتی کۆنتڕۆڵ و شیکاری خۆراکم لەگەڵ ئاسایشی خۆراکە. بەڕاستی سەرکەوتوبی دکتۆر هەڵبەت پەیوەندیدارە، ڕاستە سەرکەوتوبی، بەڵام تر هاوکاران بەو جۆرە منیش پێشتر قسەمان کردو لە بەرنامە زانیم کە وتم پۆستەکەت گەورەتر بەشکم نقڵانە بێت. سپاس دەکەم. سەرکەوتوبی خۆی ئەو داتاوزانیاریانێ کە سەخرانە ڕوبەڕاستی هەمووی ئاماژەی ئەوەن حکوومەتی هەرێمی کوردستان وێستەیەکی بۆ بکات واتیا ڕابمێنێت. بەتایبەت هەندێک فاکتەر کە ئەو وەزعی هێناوەتە پێشەوە بەردەوامە. لەوانە ئەو شەڕە هەرێمیانەی کە هەیە، بەتایبەتی شەڕی ئۆکرانیا و رووسیا کە بەردەوامە، و لەوەش زیاتر خاڵێکی گرنگ مەسەلەی وشکە ساڵی و کەم ئاوی و بە بیابان بوون، چونکە هیچ بەرهەمێکی کوشت و کاڵی و هیچ ئاژەڵێکیش ناتوانێت ژیانی بەردەوام بێ ئەگەر ئاو نەبێت. لەبەر ئەوە من حەزەکەم بەڕاستی ئەگەر هینەبی ئەو ڕاستکردنەوەیە بکەم بڵێم پێش ئاسایشی خۆراک حەقە باس لە ئاسایشی ئاو بکەین. ئەوش بۆ خۆی فاکتەرێکی سەرەکیە بە دڵنیاییەوە، چونکە ئێستا مەساڵی پار لە کوردستانە لە یادمانە یەکێ لەو هۆکارانەی بەڕاستی بوو بە کەمی بەرهەمهێنان لە بەرهەمە کشت و کاڵیەکانە وشکە ساڵی بوو. وشکە ساڵیەکەش ئەو چەند راپۆرتێکمان بینیەوە کە چۆن لە ناوچەکانی ناوەڕاست و تەنانەت خواروی عێراقەوە زەویەکان بە بیابان ئەبن و خەڵکێکی زۆر هێرش و یاخود با بڵێن شەپۆلێکی مرۆیی بەڕاستی ڕووی لە ناوەڕاستی عێراق کردو و بەردەوامیش ئەو شەپۆلە ئەو با بڵێن ئەمسەرەکانی لە هەرێمی کوردستانە ڕەنگیاوەتەوە و ئێستاش ئەو هیجرەیە بەردەوامە و ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی ئەبێ بکرێت بە پرۆژەیەکی ئەتوانین بڵێم وەکو چۆن بڵێ حاڵاتێکی تەواوی ئەبێ لە ئێستا و ژووری عەمەلیاتی بۆ دروست بکرێت و ئیش لەسەر بکرێت. بە هەر حاڵ مەسەلەی ئاسایشی ئاو مەسەلەیەکی هێزگار گرنگە، چونکە کشت و کاڵ بە هەردوو کەرتەکەیەوە ئاژەڵی و ڕوەشی بەبێ ئاو بەردەوام نابێت. جا دکتۆر، ئێستاش لە هەرێمی کوردستان زۆر دەسەبرێ بۆ بەکارهێنانی ئاوی ژێر زەوی کە ناچاری وای کردو جوتیاران پەنا بۆ ئەوە بەرن. ئەمەش کاریگەریە بێت لەسەر ئاسایشی خۆراک لە داهاتوو؟ بەبێ گومان و بە دڵنیاییەوە تەسیرێ بێ لەسەر ئەوە، چونکە ینی هەموو ئەوانی کەەوە شارەزاییان هەیە لە بواری ئاو جیۆلۆجی ئەمانە ئەزانکە وۆتەر تەیبڵ هەیە و بڕی ئەمە چۆن کەمەکات و بەپێی بارینی باران و بەفری ساڵانە چەند سانتیمەتر یاخود ئەوان کە بە میلیمەتر ئیپێون ئێمە توانین بڵێن بەنداوەکانمان تەنانەت ئەوە ئەکرێت بێ بە پێوەرە کە بزانین چەندێک ساڵێکی تەڕ و ئاوار بووە یاخود چەند ساڵێکی وشک و بێ ئاو بووە. ئەمە با بڵێن چاپتەرێکە بەڕاستی کە ئەبێت بە جددی وێستەی لەسەر بکەین و ئێستاش ئەو بەنداوانەی کەەوە تەمان کە تۆ باسی کشت و کاڵەکەی پێش هەموو شت ئەبێ ئاو هەبێت، چونکە خاک هەبێ بێ ئاو هیچ ناکەی بە هیچ. ئەبێ بزانین بڵێن چەندێک لەو بەنداوانەی کە لە پرۆژەی یاخود لە بەرنامەی وەزارەتی کشت و کاڵا بووە ئەو چەند بەنداو تەواو بووە، چەندێکی بەڕێوەیە کە تەواو بێت و بەڕامین پێویست بووە کە لێپرسراوانی ئەو پرۆژانە قسەیان لەگەڵا بکرێن کێن ئەوانی کە بە دوواداچوونی جددی و بەردەوامەکەن بۆ ئەم پرۆژانە پێویستە ئەو مژدێ بە خەڵک بدرێ. ئێمە ئەوەندە بەرداومان تەواو کردووە، مەسەن بەنداوێکە یا 10 بەنداوە یا 20 بەنداوە پێویستە بە خەڵک بوترێت و قسەی لەسەر بکرێت. بەس ئەوەی من ئاگادارم بەڕاستی تا ئێستا لە 2 بەندا و زیاتر تێنەپەڕی ئەوەی کەوا 100% وابزانم تەواو. هەڵبەت دکتۆر، بە ئاستی ئاوی بەنداوەکانیش پێوەرە بێت بۆ ئاسایشی خۆراک. ئێستا هەرێمی کوردستان لە سێ بابەتی گرنگدا کە ئاسایشی خۆراک ئەیگرێتەوەیش زەیت و یاخود بڵێن ئاردە لەگەڵ بابەتەکانی دیکە شەکر. ئارد ئێستا تا ڕادەیەک توانیوێتی پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە، بەڵام بۆ زەیت و لەگەڵ شەکر چی بکەین؟ ئەگەر بڵێم ئەو ئاردەی کە ئەڵێن دڵنیایی ئەینە سەری تەسەوڕەکە ئێمە لە بەلای کەم و لە 4 وڵاتی جیاوازەوە
بە زیاتر لە 20 براند ئارت ئیسیرا دەکەینە ناو کوردستان. من بۆی ئەو زانیاریانە ئەڵێم ڕەنگە یەکەم جار بێت چونکە خوێندکارێکی دوکتۆرام هێکە خۆم سەرپەرشتی ئەەکەم ئەو زانیاریانە کۆ ئەەکەینەوە ئێمە. یعنی ئێمە ئێستا بڵین لە رووسیا، ئۆکرانیا، ئێران، وڵاتانی تر وەکو وەسەنایانە یادم لەمانەوە هەمووی ئیسیرا دەکەین. وەکوتم ساڵی پار ساڵێکی ئیسtisnائی بوو، بەڵام بەپێی ئامارەکانی ساڵی پێشپار ئێمە توانای کەفاەتی زاتیمان هەبوو بەڕاستی بەنسبەت ئاردەوە و زیادەشمان هەبوو. بەپێی بەرنامەی حکوومەت ئەویسرا ئەو ئاردەزیایە نەفرۆشێتەوە بە حکوومەت، بەڵکو خۆمان بیکەین بە بڕوێش و ساوەر و گەرمە کوتاو. بەڵێ ئەوە بووە پرۆژەیەک و بەڵام جارێ هەر ینی تاو نەبوو ئەو پرۆژەیە بەنسبەت ڕۆن کە ئەویش ڕەگەزێکی ئەساسی بۆ ئاسایشی خۆراک. لێرە و لەوێ بڵێن چەند کارگەیەکی ڕۆنمان هەیە، بەس کێشەکە ئەوەیە بێگومان ئەمانە ناتوانێت بازاڕی کوردستان تێر بکات و من ناتوانم بڵێم لێرەوە هیچ عازێبەم بەڕاستی کە بڵێم ئێمە ئەبێ هەر چۆنێک بێت بەرهەمی ناوخۆییمان زیاد بکەین لە ڕۆنا، چونکە تۆ بۆ ڕۆن پێویستی و بە کەرەسەی سەرەتاییە گوڵە بە ڕۆژە بێت یاخود گەنمەشامی بێت. جاران هەردووکیان لە ئۆکرانیەوە هاتن، ئێستا لێەوە نایەن، بەشێکی زۆری لە ئێرانەوەیەت، بەشێکی لە شوێنی ترەوەیەت لە دەرباشە. ئەو گەنمەشامی ئێستا هەیە کە بە تایبەت دەم 1-2 ساڵە بەرهەمی گەنمەشامی زۆر بووە، 500,000 تۆن هەبووە. ئەتوانرێت بڵین زەیتی پێدابینەکەین؟ خۆی گەنمەشامی دوو جۆرە، بەشێکیان ئەوەیە کە ئەگەر لە کەرکووک و سەفەری کردبێ بەرە و هەولێرکە خۆم دوێنێ هەمووی گەنمەشامی، بەڵام ئەو گەنمەشامیە بۆ عەلەفە، گەنمەشامی ڕۆن نییە، ناکرێ بڕن. بڵێ ینی بێبڕشتە بێت بە کوردیەکەی. وەکو چۆنەی گوڵە بە ڕۆژەی تایبەتمەند بۆ ڕۆن جیاوازە وەک لەو گوڵە بە ڕۆژەیی کە ئەفرۆشی. دکتۆر هەرچەندە بابەتەکە زۆر گرنگە هەڵێگرێت کە زیاتر بڵین، بەڵام تەنها ئەوەندە ئەگەر بە کورتی پێم بڵێ ئایا هەرێمی کوردستان دەتوانێت پێداویستی ناوخۆی یاخود ئاسایشی خۆراکی خۆی بۆ 3 مانگ بهێڵێت و یاخود بپارێزێت؟ بۆ 3 مانگ ڕەنگە بتوانێت بۆ 3 مانگ، بەڵام هەر مادەیە بەنسبەت مادەیەکی ترۆ جیاوازە. ئێمە دڵیانین ئەو وەڵامە بەڕاستی ئەبێ وەزارەتی بازرگانی بیاتەوە. ئایا ئێمە دۆشاوی تەماتە و ڕۆن و یاخود ئەو ڕەگەزە ئەساسیانی تری ئاسایشی خۆراکمان لە ئەمبارەکانە داناوە بۆ حاڵەتی نەبادا ئەگەر هاتوو ئێمە تووشی قێرانێک بووینەوە، ئەگەر هەمانە بەشی چەندێکەکە بەپێی ئیکتیفای زاتی کوردستان بەپێی مانگانە حسابی بۆ بکەین. ڕاستە. دکتۆر ئێمە هەوڵە دەین لە بەرنامەیەکی دیکەوە تایبەتدا بتوانین هەم چارەسەرەکانمان پێ بڵێ و هەم ئەو ڕێگایانەی کە پێویستەکە بۆ ئاسایشی خۆراک بگیرێتە بەر. سپاس دەکەین دکتۆر دارا جەمیل، سپاس کە لێرە بووی. سپاس بۆ ئێوەش.